با بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگای نێودوڵەتی هامڵتۆن وەک ئاماژەم پێکرد لە نێوان هەرێمی کوردستان و ئێران نۆژە نەکرێتەوە. گفتوگۆی زیاتر دەکەین بۆی بزانین ئەو زانیاریەی کە لەناو هەواڵەکە بوو باسمان لەوە کرد کە 7 کیلۆمەتری نۆژە نەکرێتەوە. بابزانین ئەو 7 کیلۆمەترە ئەکەوێتە کوێوە لە سەرەتاوە لە لای ئێرانەوەیە یاخود لە ملاترە ئەو شوێنەی کە زیانی زیاتر بەرکەوتووە پێویستی بە نۆژەنکردنەوەیەوە بڕی تێچووی گوژمەی ئەم نۆژەنکردنەوەی چەنە هەموو ئەمانە پرسیار لە ئەندازیار خسرت سادق بەڕێوەبەری چاکردنەوە پاراستنی ڕێگاوبانی ئیداری سربەخۆی سۆران لە سۆرانەوە دەکەین کە لەگەڵمانە. ئەم کاتتان باش بەڕێز خسرت ئەو 7 کیلۆمەتری کە چاگەکرێتەوە ئەتوانین بڵین لە نۆژەنکردنەوەکە ئەو بەشەیە کە زیاترین شوێنەکە پێویستی بە نۆژەنکردنەوە یاخود تەنیا ئەو بەشەیە کە پەس پێویستی بە نۆژەنکردنەوە بەشەکەی دیکە لەو 20 کیلۆمەترە عیبی نییە و زۆر باشە و هیچ کێشەیەکی نییە. زۆر سپاستانەکەم سپاس بەم دەرفەتەی کە بەمەتاندا بەنسبەت ڕێگای سەرەکی هامڵتۆن کە ڕێگایەکی گرنگە ئەگە جەنابتان ئاماژەتان بە گرنگی ئەم ڕێگایەدا ئەم ڕێگایە کە ڕێگای سەرەکی نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستانە لە پارێزگای هەولێر و ئەو بەشێک کە دەکەوێتە سنووری ئیدارەی سربەخۆی سۆران درێژیەکەی نزیکەی 90 کیلۆمەترە لە 90 کیلۆمەترە 10 کیلۆمەتری لە نێوان سپیلک بۆ خەلیفان و دەکرێتە دووسایدی و بەشەکەی تر کە دەمینیت بە 80 کیلۆمەتر ئەگەر بڵێن لە قەزای خەلیفانەوە بۆ حاجی عومەران ئەوانە ئەمە بەردەوام کاری چاکردنەوە لەسەر ئەنجام دەدەین و لە ساڵانی ڕابردوش بەشێکی باشی بەرچاوی ئەم ڕێگە هەم چاکراوەتەوە هەم دووبارە کاری قەرتاوکردن تێدا ئەنجام درراوە بە تایبەتی ئەو بەشێک کە دەکەوتە نێوان چومان حاجی عومەران سەرڕای ئەوەی کە لەو مەسافەیە کاری ئەنجامدانی دووسایدیەکیش هەیە بەڵام ئەوەی کە ئێستا ئەمە باسی دەکەن ڕێکۆنەکەی هامڵتۆنە کە لە ساڵی 2020 نزیکەی 13 بۆ 14 کیلۆمەتر هەمکاری چاکردنەوە هەمکاری دووبارە قەرتاوکردنەوە تێدا ئەنجام درراوە و دوای ئەوەی کە ئەماکو بەڕێوەبەرەتی چاکردنەوە پاراستنی ڕێگاوبانی سۆران هاتی نەکایەوە لە ساڵی 2021 یەکێک لە ئەولەویاتی کاری ئێمە کارکردن بوو لەسەر ڕێگای هامڵتۆن و ئامادەکردنی دەرخستە بۆ ئەو شینانەی کە تێک چوون هەمکاری سیانە و هەمکاری دووبارە قەرتاوکردن تێدا ئەنجام بدەین. لە ساڵانی ڕابردوو بەشێکی بەرچاوی ڕێگاکەمان کاری چاکردنەوە و کاری دووبارە قەرتاوکردن تێدا ئەنجام درراوە. ساڵی 2023 لە چەند شوێنێکی جیا نزیکەی 10 کیلۆمەتر هەمکاری چاکردنەوە هەمکاری دووبارە قەرتاوکردنەوە تێدا ئەنجاممانداوە و چەندین دەرخستەمان باس کردوتەوە بۆ وەزارەتی ئەوەدانکردنەوە نیشتەجێکردن کە بەشێکیان ڕزامەندی هەیە بۆ ئەنجامدان بۆ ئەم ساڵە ئەوەی کە ڕزامەندیمان هەیە هەر لە ئێستاوە نزیکەی 20 کیلۆمەترە لە 18 کیلۆمەتر بۆ 20 کیلۆمەتر کاری چاکردنەوە تێدا ئەنجام دەدێت هەم چاکردنەوە هەم دووبارە قەرتاوکردنەوە لەو 18 کیلۆمەتر و 20 کیلۆمەتر لە ئێستاوە نزیکەی 8 کیلۆمەتر 8 بۆ 10 کیلۆمەتر ڕزامەندی ئەنجامدانی پرۆژەکان هەیە. زۆر باشە کاتە با بزانین تا چەند گرنگە ئەم ڕێگایە لە ڕووی بازرگانیەوە گرنگی زیاترە چاک بکرێتەوە یا لە ڕووی گەشتیاریەوە. ئەم ڕێگا لە هەردوو ڕۆوە زۆر گرنگە هەم لە ڕووی گەشتیاریەوە کە ڕێگایەکی زۆر خەرەباڵغا بەتایبەتی دوای کۆتایی هاتنی خوێندن لە زانکۆ و پەیمانگاکان و قوتابخانەکان کە ڕێژەیەکی یەکجار زۆر گەشتیاری لەسرە باوەڕ بفەرمونون لە ساڵی ڕابردوو تقریبا لە ڕۆژانی پێنجشەم جومعە و شەموو نەمان دەتوانی کاری چاکردنەوە لەسەر ئەم ڕێ هیچ کارێک ئەنجام بدەن ئەوەندە لە ڕووی گەشتیاریوە ڕێکە قەرەباڵغ بووە گەشتیارانی ناوخۆوە گەشتیارانی خاروی عێراق بوون و لە ڕووی بازرگانیشەوە ئەوە جەنابتان ئاگادارن ڕێگایکی نێودەوڵەتیە و دەواازەی نێودەوڵەتی حاجی عومەرانی لەسرە و ژمارەیەکی یەکجار زۆر بارهەڵگر ڕۆژانە بەم ڕێدا هاتوچۆ دەکەن بەنسبەت کاری چاکردنەوەی کام ساڵە دەبی ئەنجام بدەم لە قۆناغەیەکەم دەباسم کرد 8 کیلۆمەترە لە چەند شوێنێکی جیاجا ئەم شوێنانە هەڵدەبژێرین کە زۆرترین چاڵوچۆلی تێدا دروست بووە و قێرەکە کۆم بووە کە دووبارە دەبیت کاری چاکردنەوە و هەلگرتنی قێری کون تێدا ئەنجام بدێت و دووبارە چینێک بە چینێک قێری بایندار قێرتاو بکرێتەوە 8 کیلۆمەتر لە چەند ڕۆژی داهاتوودا
باش کاک خسرە و سەبارەت بەوەی کە ئەم ڕێگایە کە چاکی دەکەنەوە زیاتر پشت دەبەستن بە کۆمپانیا ناوخۆیەکان و دەستی ناوخۆ و دەستی کاری ناوخۆ کۆمپانیاکان با بڵین ئەو ڕێگەیە چاکەکەنەوە یاخود نا کۆمپانیاکان کۆمپانیای دەرەوەن و کەرەستەکانیش هەتا بۆ دروستکردنی کەرەستەکان و دەستەبەربوونیان لەکوێوەن هی ناوخۆی کوردستانن؟ بەڵێ خۆی لە سنووری ئیدارەی سەربەخش سۆران ئەو کۆمپانیانەی کار دەکەن بە تایبەتی لە ڕێگاوبانەکان هەر هەموویان کۆمپانیای خۆماڵین هیچ کۆمپانیایەکی بیانی حالیان لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران کاری ڕێگاوبانەکان ناکاتن چل ئەوانەی کە تەندەرینگن و چاو بەشانەی کە بۆ خۆمانوە ڕاستەخۆ وەکو حکوومەت وەکو بەڕێوەبەراتی وا جێبەجێ دەکەین هەمویان کۆمپانیای خۆماڵین و ئەو کەرەستانش کە بەکار دێتن هەموو کەرەستەی ناوخۆیە بە تایبەتی ئەو ماوەدەی کە بوو قێڕ و خودی قێڕی شریش کە بەکار دێت کەرەستەی هەموو منتەجی ناوخۆن. باشە وەک ئاماژەتان پێ کرد لە ڕووی گەشتاریشەوە ئەو ڕێگایە هاتوچۆکارێکی زۆر لەسەرین هاتوچۆ ئەکەن کاتە پێشبینیەوە کرێت بە چەندێکی تر ئەم نۆژەنکردنەوەیە تەواو ببێت تاوەنەی ئەم وەرزەیە خەڵک هاتوچۆکات و گەشتیار لەو ناوچانە بە چۆنەڵێت بە ئیسراحەت زیاتر بتوانن تاوای ئەو خزمەت گوزاریان لە بەردەستا بێت کە گەشتێکی خۆش بکەن. خۆی ئەمە پەیوەندی بە چەند هۆکارێکەوە هەیە کاری نوێژانکردنەوە دەبی بەردەوام بیت ئەنی کات و ساتی دیار نییە بڵێن ئەمە ئەم ڕێگای هامڵتونە کە وەکو باسمان کرد 90 کیلومتر دەکەوێتە ئەم سنوورە تاو ئەگەر بە 8 کیلومتر یان بە 8 کیلومتر یان بە 30 کیلومتر کاری چاکردنەوە تێدا ئەنجام درا ئیتر تاوە کوتایی هاتنە کار لەم ڕێە بەردەوام دەبیتەوە ئەو 8 بۆ 20 کیلومترێک کە باسمان کرد کافی نییە بۆ چاکردنەوەی ئەم ڕێگایە ئەنی بەو 8 کیلومتر ئەم ڕێگایە کاری چاکردنەوە کۆتایی پێ نایەتن بویە پرۆسی چاکردنەوە لەو ڕێگای و لە ئەو ڕێوانەی تریش کە لەم سنوورە هەن بجەنابتان ئاگادارم بەهۆی قەیرانی دارایی و بەهۆی نەخۆشی کۆڕۆنا بەهۆی شەڕی داعش ماوەیەکی زۆر بەهۆی نەناردنی شاستەداریەکانی هەرێم لەلایەن بەغدا و ماوەیەکی زۆر فراغێک دروست بوو لە کاری چاکردنەوە لە پرۆژەکان لە کوردستان بە گشتی بە تایبەتی لە سنووری ئیدارەی سەربەخۆی سۆران بویە کاری چاکردنەوە بوو چەندین ساڵی تریش وە بوو بەردەوام دەبیت بەڵام چاکردنەوە بەمانایی کە زۆر زۆر پێویستەوە زۆر زۆر ڕێگا خراپن بوو چەندین ساڵی تریش لەم سنوورە بەردەوامی دەبیت. باشە کاک خوسرت ئەو کوالێتیەی کە لە کەرەستەکانە بەکار هاتو کوالێتیەکی ستانداردی جیهانیە مەبەستمەوێ بزانم کە لە هەر جارێک نۆژەنکردنەوە چەند ساڵە خیانێت بۆی کە جارێکی دیکە دووبارە ئەو شوێنە نۆژەن بکەنەوە ئەو نەکواڵەتی کەرەستەکان بەرزن کە ماوەیەکی زۆری پێچێت تا دووبارە نۆژەن بکرێنەوە؟ وڵی مەسلەی کواڵەتی لە هەر وڵاتێک ستانداردی خۆی هەیە بۆ جێبەجێکردنی پرۆژەکان چ ئەوانەی کە پرۆژێ بیناسازین چوانەی پرۆژەی ڕێگاوبان ئەمە هەوڵماندەوە بە پێی ئەستاندارد و سپێسیفیکیشنی عێراقی کار بکەین لەسەر ئەو پرۆژانەی خۆمان چاو کەرستانەی بەکار دێت لە ڕۆی قێرەوە و مکەسەرە و تێکەڵەیە و یان لە شوێنانەی کە پێویستی بە دروستکردنی ئاوبەر و پێویستی بە دروستکردنی دیوار هەبیت هەوڵماندەیە بە پێی ماسەفات و ئەستانداردی عێراقی کار لەسەر ئەنجامدانی ئەم پرۆژانە بکەین بەڵام هۆکاری تریش هەن مەسەلەن زۆر جار هەیە شوێنێک قێرتاو کراوە قێرەکە هیچ کێشەی نییە لێرە داڕمانی شەخ لە سنووری ئێمە کە ناوچەیەکی شاخەوەیە یەکێک لە هۆکارە دیارەکانی تێکچوونی ڕێگاکان کە لەوانەیە نوێژ بوون و بە کواڵەتیەکی باشش قێرتاو کرابن ئەوەی کە لەبەرەوەی ئەو ڕێوانەیە کە لە سنووری ئێمە دروستکراینە ڕێگای کۆنن مەسەن هەر ئەگەر ڕێی هامڵتون باز بکەین مێژووی دروستکردن و تەوابوونی ئەم ڕێگایە بۆ سەروی 100 ساڵ دەگەڕێتەوە بۆیە ئەگەر دیقەت بدەن لە دروستکردن لە هەندسەی کە بەکار هاتیە لە تایبەتی لە سایت سلۆپەکان لە تانیشتەلارەکانی ڕێگاکان زۆر بەوازحی دیارە لە هەندێک شوێن نەک تەنها ئەستاندارد نییە بەڵکو دەتوانین بڵێن بەناقسە یعنی لە زۆر شوێن دەبینە تایبەتی ئەوەی کە لە ڕێ بێخاڵ هەیە چەند شاخ هەیە بە بەرزی 20 متر زیاتریش هەر ئەسڵەن ئۆڤەرهەنگن بەسەر ڕێگاکەدا ینی زاڵن بەسەر ڕێگاکەدا و فراوانکردن و دووبارە دیزاینکردنەوەی ئەم ڕێگانە بۆی ئەو کێشانە نەبینن بەڕاستی هەم بودجەیەکی زۆری دەوێت و هەمش لە هەندێک شوێن دەتوانم برێم
لە مەحاڵ نزیکە باشە کاک خسرت ئەوەی کە زۆر گرنگە لە ڕێگاکانی هاتوچۆ تەنیا بێگومان شەقامەکە نییە هێماکانی هاتوچۆشە ئەم نۆژەنکردنەوەی هێماکانی هاتوچۆش لەو ناوچانە ئاگرێتەوە چکە بۆ خۆی لۆفێکی زۆری تێدا و مەترسی زۆری هەیە ئەو ڕێگەیە خۆی هێماکانی هاتوچۆ وەکو کار وەکو پەیوەنددار پەیوەندی بە بەڕێوەبەرەتی ئێمە و پەیوەندی بە وەزارەتی ئێمەشەوە نییە بەڕێوەبەرەتی ئەندازەی هاتوچۆ هەیە ساڵانێک پەیوەندی بە بەڕێوەبەرەتی ئێمە هەبوو هەر بۆ بێرئینانەوە بەڵام زیاتر لە 10 ساڵە ئەمە پەیوەنددار نییە بە وەزارەتی ئێمەوە ئەوە بەڕێوەبەرەتی ئەندازەی هاتوچۆ هەیە لە ناو وەزارەتی ناخوو کاری دانانی هێماکانی هاتوچۆ لە ئەستۆی ئەوەندایە زۆر چاکە سپاس دەکەین ئەندازیار خسرت سادق بەڕێبەری چاکردنەوە پاراستنی ڕێگاوبانی داری سەر بەخۆی سۆران لە سۆرانەوە میوانمان بووی وەڵامداری پرسیارەکانمان بوو سپاس بۆ بەشداریکردن